خۆشتان لێبێت و ئەم کاتتان باش لە کۆوارەوە پێکەوە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەبینین پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. من ئەو ئافرەتە بووم کە لە بەهەش دەرکراوە. مۆنۆدرامایی لە چەشنی بادەڕژێم لە شاری سلێمانی پیشاندرا. مۆنۆدراماکە لەلایەن مەهدی حەسەنەوە کاری دەرهێنانی بۆ ئەنجام دراوە. چاوان خەلیل ڕۆڵەکە دەگێڕێت. ناوەڕۆکی مۆنۆدراماکە باس لە دروستبوونی ئافرەت دەکات. ئەو کێشە و گرفتانەی دووشی ئافرەت بووە بە درێژایی مێژوو دەخاتە ڕوو. بڕیاریۆمانە کە لەسەر ئافرەت ئیش بکەین بەڵام زۆر بە خۆشحاڵی و کە کاتێکا دەستمان کرد بەکارکردن بیرمان لەوە کردەوە کە ئێمە تەنها ئافرەتی کورد هەڵ نەبژێرین لەبەر ئەوە ئافرەتمان هەڵبژاردۆ لە یەکەم دەقەی دروستبوونی ئافرەتەوە هەتا ئافرەتێک کە ئەمرێ لە حەواوە هەتا چاوان لە حەواوە تا ئافرەتێکی کە لەبەر ئەوەی کە توند و تیژی ڕقی بەرامبەر بە ئافرەت تەنها لە کوردستانانە لە هەموو دنیا لە هەموو جیهان ئەگەر تۆ بیت توێژینەوەی بۆ بکەی بە دواداچوونی بۆ بکەی ئەبینی کە ڕۆژانە لە چەندەها وڵات ئافرەت سزا ئەدرێ. ئێمە هاتوین باسی ئەومان نەکرۆ کە تەنها سزای دەست درێژیکردن بێ سزای لێدان بێ ئافرەت زۆر لەوە ناسکرێ کە بە وشەی بریندارەکرێ وەلەم ئیشە باسی ئەوواکەین کە ئافرەت هەمیشە هەوڵەیە نەرمی بەرامبەر بە پیاوە بنوێنێ بەڵام پیاوەکان هەمیشە ڕەتفعلی بەڕقی ئەدرێتەوە ئەگەر بە قسەیەکیش بێ هەرچەند ئەم بەرەو پێش ئەڕات بەڵام پیاوەکە پشتی تێکات. مەبەستمانە ئەوە بگەێنین کە ئافرەت کاتێک کە دروست وە یان هاتیتە سەرزەوی نمونەیەکی نەرمونیانی و بەخشندەیە لە یەک لە دایلۆکانی بازدەوە دەکا کە من لە توانەوەی بەفر دروست بووم ینی هێندە لە سەرخۆ هێم باز لەوە دەکا کە من لە بۆنی گوڵ و ڕێحانە و هەرچی کریفەی نەرمی کریفەی مانگ و هەرچی جوانیە لەسەر زەوی من لەوە دروست بووم. کاتێک کە لەوە دروست بووم خدا منێنە سەرزەوی پێشکەشی تۆ کردم ئەی پیا. تەنانەت باز لەوە دەکا کاتێک کە دەشمرێ ئافرەت جارێکی دیکە لە بەهەشت پێشکەشی پیاو دەکرێتەوە. کاتێک ئەو هەم پێشکەشکردنە بەرامبەر بە پیاو هەیە لە هەما کاتیشدا پیاو ئەو توندی و ئەو غرورەی خۆی بە هەمیشەی بەسەریدا دەسەڵێت. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا دوو کتێب بڵاوکرایەوە و لەلایەن نووسەری کتێبەکانەوە واژۆی لەسەرکرا. یەکێک لە کتێبەکان بە ناوی خەونێن بەرهاوێتی بوو کە لە کۆمەڵێک چیرۆک پێک دێت لەلایەن ئەمجەد عوبێدەوە نووسراوە. ئەوی تریان کتێبێکی شعریە بە ناوی بایەک ژ جەمسەرێن عەشقێ کە لەلایەن مەلەڤان بارانیەوە شعرەکانی نووسراون. پرتوکە پێکتە ژێ 14 کورتە چیرۆکە هەروەساش 15 کن چیرۆکە بۆرە پتر چیرۆکێتمە لەبێسایی ڕنگ بەدانە هەندێک کاروبار و ئاریشێت کەتواری نەکۆل ناو چیرۆکێتمەدا ڕیدان شێوەیەکی نەقەت یان شێوەیەکێک و پێکەنی دەربرینە لێکری بابایك جەمسەرێن عەشقێ پێکدیشکۆمێکە هەلبەستە هەمە جوورن ئەڤینی و ڕۆمانسی و ڕەخنەی و بەحسێ وڵاتی و هەمە جوورن سترانکی و ئازاد
آزاد منیت نویسی بکتت شپنجی و شش هلبستا کۆنسرتێکی میوزیک و گۆرانی لەلایەن گروپی سترانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەردەشت سازکرا. لە کۆنسرتەکەدا کۆمەڵێک گۆرانی کوردی پێشکەش بە ئامادە بوان کرا. زوو ئارەزوومان بوو لە تواوش فقط سەردەشت توا شارگەل کوردستانات برنامه اجرا کنی ولی متاسفانه مشکل فرا هست مشکل فرا لبرنامه ریزی بگیری تا مجاوز و امشت کلاب جار البته ساقز سنا چون برنامه من بوده ولی اما اولین جاره که تین سردشت و فرا استقبال خاص بود من تبریک جم به مردم سردشت که اونا هنردوست و مهمان نوازه. لەگەڵ گروپی موسیقی ستران کە معناکەی دەبێتە نەغمە و ملودی بە هاوکاری مامۆستایان ئەردەشیری کامکار ئەرسەلانی کامکار و خانمی هانای کامکار و لەگەڵ مامۆستای خۆشەویست کاک مەهدی ئەحمەدی و بەرادەرانی دیکە کە لەگەڵمانە بوون و ئەم بەرنامە بەڕێوە چوو. ملودیەکان نزیکی 11-12 گۆرانی بوو لەگەڵ مەقامە. ئاهەنگمە ئەخواند بۆ ژنگەلێکە خۆدسوزیان کردو لە ئیلامە و خب کلەن و ئەجرای فرەخاسێ بوو فرەباشێ بوو هەم نمایشنامەکەی فرەباش نووسیا و محەممەد ڕەحمانیان هەم شعرەکەی تەرانەکەی عەبدولجەبار کاکایی و هەم موسیقای فەردین خەلەتبەری کە ئیمشۆی ژنەفتمان ئەلبەتە بە تەنزیمە مهدی احمدی و اجرای ام گروه زخم لامه دخیل و دجان زخم لامه دخیل و دجان سر آوردگه دقلا لە شاری سلێمانی و لە ڕێوڕسمێکدا دیوانی شعری مەلا پەرێشان بڵاوکرایەوە. شعرەکان لەلایەن ڕێبوار حەمەد تۆفیقەوە کۆکراوەتەوە و ماوەی 2 ساڵە سەرقاڵی ئامادەکردن و گەڕانە بە دوای شعرەکاندا.
گرنگی ئەم دیوانە بۆ وەگەڕێتەوە لە نێوان بابەتایری هەمەدانی 1970 تا مەلای زیری عەلی حەریری فەقێتیران سێ شاعری سەدەی 16 هیچ دیوانی شاعیرێک ئامادە نەکراوە. گرنگی ئەم دیوانە بۆ وەگەڕێتەوە کە یەکەم پشڕاستی ئەو مێژوە بکاتەوە کە مێژووی ئەدەبی کوردی تاریخێکی مێژوویەکی دێرینی هەیە و دیوانەکە ماوەی 2 ساڵ خەریکی بووم کارم لەسەر 2 نسخە و 4 دەستخەت کردو بۆ ساختکردنەوەی دیوانەکە بە هەمان شێوەی ئەو قوتابخانەی کە مەلا عەبدولکەریمی مودەڕیس توانین بڵێ داهێنەرەکەی بووە هەوڵم داوە لێکدانەوە بۆ لایەنی وشەسازی لایەنی ڕەوانبێژی و شیکردنەوەی واتای شیعرەکانی بکەم. لە ئەڵمانیا کۆنسرتێک بۆ کۆمەڵێک هونەرمەندی کورد لە هۆڵی کولتوری ڕاین زیگبۆرگ سازکرا. کۆنسرتەکە بە بۆنەی 30مین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی جڤاکی کورد بوو لە ئەڵمانیا. کۆنسرتەکە میوزیک و گۆرانی فۆلکلۆری کوردی تیادا پێشکەشکرا. نوروکاوی شبه 30 سالیا کمله جواتا کرد لراین زیک بونه 30 سالیا خا پیروز دکه ماجی حسکر دوی پیروزباهی 30 سالیا کردش اگمان شافت جواتا کرد ام به کنسرت کی به برنامه کی وها وی تاج بکن گلک هنرمند بشتار بون. از درسم رانه نامم زین لباو جو کنسر برشت اما نیتا سر و کنسر میخوره زون خورا کلام مباد اورو تامور بی گیتار بی باس گیتار بی قواله بی ما کرمانجی ده سرانه خوات کلام خوات خونده اندیسه وارینه. از نال اروپا دیجیم از بخو خلقاوانه ما لباکور کردستان هر سال استانبول دیجیم ل برنامه وها گرینگن جبو ماجی امورن خدمتا گل خوب کن گل خوب ببینن استرانت خوب وان بیجن ابرک از گل که دل خوش و کی خوش بمراستیج. خواردنە کوردەواریەکان لە وڵاتی ئەڵمانیا بە شێوەی کتێب دەست دەکەوێت. ئێستا ئەڵمانەکانیش دەتوانن خواردنی کوردی دروست بکەن. هەڵیا بابا نووسەری ئەم کتێبەیە و هەوڵی داوە ئەو خواردنە کوردیانەی لە دایکی و دایە گەورەیەوە فێری بووە بیکاتە کتێبێک و نەک تەنیا کوردەکان بەڵکو ئەڵمانەکانیش بەختی خۆیان تاقی بکەنەوە و هەوڵی دروستکردنی کفتە بدەن. چیرۆکە پرتوکە خواردنێ کوردی دەگەل شونا کارێنن دەست پێ کرد
هەواڵێ من ئەڵمان شوونە کار دەمرگار جار و بارە بۆوان خواردنی کوردی چێدکردن و ڕۆکیش مر گوتن هولیا گۆ ئەف خواردنانە و gelek baş çêdkî em bawarin xwarinê Kurdî mehtan ha pirtûkek nedîtê ji bo çi pirtûkek nanivîsînî ev ji wir derket û dûre fikirîm û min dev dora xwe jî peyivîm min malbata xwe jî pirsîm gotin pirsek awa heye û çi dibêjin em karin vê tiştê çê bikin gotin gava tu çê bike em ê alîkariya te bikin ji bo çima em çê nebe. زیاتر خواردنê serhedê ne ji ber ku ez xwe jî serhedî me û ez bawer dikim yani piraniya wan li serhedê tê çêkirin ama hinek xwarin hene dê hêlê dinê li Kurdistanê ji me re dikare bibîn. Kufteyên hundirtijî bi qeysiyan ji ber ku li Kurdistanê qeysî jî gelek zêde dihatin xwarin û bulgur jî gelek zêde tê bi kar anîn li welatê me ji ber wî min xwast xwarina dûdiya jî kufteyên hundirtijî bi qeysî. شێوەکاران لە کاتی کێشانی تابلۆدا زۆرجار هەوڵی گزارشکردن لە مێژووی نەتەوە و پیشاندانی ئازارەکانیان دەدەن بە تایبەتی ئەو شێوەکارانی لە دەرەوەی وڵاتی خۆیان دەژین. نەسرین ئەحمۆ شێوەکارێکی کوردی ڕۆژاوای کوردستانە و لە ئەڵمانیا دەژی جگەلەوەی بەردەوامی بە هونەرەکەی دەدات داکۆکی لە مافی ئافرەتیش دەکات. ناوی من نسرین ئەحمۆیە ئەژ کوردی ڕۆژاوامە ئەژ حەسەکێمە خەریجا مۆدە دیزاین و ئانا لێدە لە ئەلمانیا ئەز کلیەت الفنون جەمیلە دخوێنم لە باژاری هەنۆڤەر. راستی بشکل عام از جبو کرداتیه گلکی کار دکم و بتایبتش بو جنا کرد کونرمندک جوانک کرد از گلکی تخوازم جبو جنا کرد و مافی وی گلکی جیب رسمینم و جارا تشنی هنه يعني وضع كردي تشد به از اوتوماتيش دبين موضوعي يعني از الحالي خد رموي تشتي هانجي برنج خو ترجمتكم وزدكم تابلوه براستیم اف تابلوه هانه لسر جني بحمل متشكريه ودلوي ده وقت باسكني سبي متشكريه انه وقت ملاككيه جبرجو اف مثلا حمل وزاروك واف ديبون تشتكي قالكي مزنه ودوي جاري ولو مرا بين بيرا كسان انه جن دبدي زاروككي رحكي تين بيدني وجا از گلکی في نقطة هاني دل تابلو خد جديكم حمل ونزارو. لە دوا بڕگەدا نووسەر وەرگێڕ هاوبیر کامەران باس لە دوا بەرهەمی خۆی دەکات. بەڵام لە سەرەتادا ئەزمموی نووسینی وەرگێڕانی خۆیمان بۆ دەخاتە ڕوو. هاوبیر کامەران خەڵکی باشووری کوردستانە و لە ستۆکهۆڵم دەژی. لە بواری وەرگێڕاندا خاوەنی زیاتر لە 20 کتێبە کە لە زمانی عەرەبی و فارسیەوە کردوویەتی بە کوردی.
ناوم هاوی کامەرانە تەمەنم 38 ساڵە لەدایک بووی سلێمانیم و ماوەی 6 ساڵێک زیاتر لە سویدم نووسەر و وەرگێڕی زیاتر لە 20 کتێبم لە زمانەکانی عەرەبی و فارسیەوە بۆ کوردی. کتێبەکان زیاتر لە بواری یۆگا و عیرفانی هندی، بودیزم و هیندۆیزمە. هۆکاری ئەوەی کە من ویستم بنووسم من لە ساڵی 2005ەوە یەکەم کتێبم بڵاو کردەوە خاچ و گەیشتن بەخوا لە فەلسەفەی یۆگایە. هۆکاری ئەوەی کە ویستم بنووسم یا تەرجەمە بکەم ئەوە بوو کە کلتوری شەرقی زیاتر بڵاو بکەمەوە و یۆگا و عیرفان زیاتر بە هاوڕەکانم بناسێنم بۆ کەسانی کە ئەو کات کتێب نەبوو بخوێندێتەوە، کتێب زۆر کەم بوو، تەنها کۆمەڵێک کتێبی عەرەبی و فارسی هەبوون. من ئەمیز بە زمانی کوردی بۆ هاوڕەکانم هەندێک نووسین هەبێ و هەندێک تەرجەمە هەبێت. لە زەمنی ئەو تەرجەمانەیە تەرجەمەی یەکێک لە گەورەترین تێکستەکانی یۆگا کە کتێبی یۆگا سوترا، ئەم کتێبێ بەدەستمەوەیە. یۆگا سوترا کتێبێکا بێ هەموو یۆگیەکان بیخوێننەوە، هەموو ئەو کەسانی کە یانێ شارەزا بن لە عرفان و فەلسەفەی یۆگا پێویستە لە سەریان یۆگا سوترا بخوێنەوە. یەکێکە لە کتێبەکان داما پادا ڕێگەی حەق کە کتێبی پیرۆزی بودایەکانە و کتێبی باگەڤاد گیتا سرودەکانی خودا، ئەوش کتێبی پیرۆزی هیندۆسەکانە. هۆکاری ئەوەی کە ئەمەوێ یۆگا و عیرفان زیاتر بە هاوڕەکانم بناسێنم، بە خوێنەری کورد بناسێنم، ئەوەیە کە ئێمە لە سەردەمێک ئاژین کە زۆرمان پێویست بە گەڕانەوەی بۆ ناو خودی خۆمان، زۆرمان پێویست بە ئاشتی ناوەکیە. ئاشتی ناوەکی ئەو شتەیە کە دژەکەی ئێستا ئەیبینین ئێمە لە دەرەوە. شەڕی دەرەوە ڕنگدانەوەی شەڕی ناوەیە، وەکو چۆن وێنەی من لەو ئاوەیە ڕنگدانەوەی منە. بڵاوبوونەوەی یۆگا یاخود ناسینی ڕێگەیەکتر لە ڕێگەکانی چوونەوە ناوخوت بۆ کورد پێویستە. کورد پێویستی بۆیە بکرێتەوە بەسەر جیهانە، کورد پێویستی بۆیە بکرێتەوە بەسەر معریفەی نەتەوەکانی کە، بەسەر معریفەی شوێنەکانی کە. لە بەرەوەی کورد خۆی میلەتێکی عیرفانیە، باشتر وایە کە شارەزای میلەتە عیرفان، شارەزای بیر و باوەڕە عیرفانەکانی دیکە ببێت لە جیهانە. نووسین لێرە زۆر سەختە، نووسین وەرگێڕان هەموو کارێکی معریفی لێرە سەختە. لە بەرەوەی من کە هاتوومە تێرە لە یەکەم ڕۆژەوە کارم کردووە، خوێندومە لێرە دیپلۆمی ئارویدام خوێندووە و زمان و سەرقاڵی ڕۆژانە، بەڵام لەگەڵەوە هەوڵم ماوە نەوەستم. دوایین ڕۆژەم کتێبێکە لەبارەی خودداوە لەگەڵ نووسەر و هاوڕێ عەزیز توانە ئەمین و لە هەمان کاتە کتێبێکە لەبارەی ئایورویداوە زانستی پزیشکی کلاسیکی هیندی. هیوادارم توانم لەو دوو ڕێگەیەوە سوودێ بگەێنم و خوێنەری کورد زیاتر شارەزا بکەم لەوەی کە چۆن مرۆڤ بتوانێت مامەڵە لەگەڵ خۆیان بکات، چۆن مرۆڤ بتوانێت مامەڵە لەگەڵ ناخی خۆیان بکات و چۆن بتوانێت ڕێگەیەک دۆزێتەوە بۆ ئەوەی کە بگات بە خۆی و لەمسی خۆی بکات.